حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، خۆشحاڵم لە زنجیرە وتاری نووری دیدەم لە بابەتی نوێژە دێوم خزمەتتان. گەورەی و گرنگی نوێژ لەوەدای ئایزەکانم کە هەرچی دینێک کە خۆی پابند کردو بە ئاسمانە و ئیدعای وەحیەکە هەر هەمووی نوێژی تایە. هیچ دینێک نییە بەبێ نوێژ. بۆیە خوای گەورە لەسەر زمانی ئیبراهیم ئەفەرمێ ربنا ليقيموا الصلاة. خوای گەورە بۆیە ئەم کابەیەم دروست کرد بۆ ئەوەی کە خەڵک نوێژ بکە. خوای گەورە کە باسی سولەیمانەکە فەرمێ إني أحببت حب الخير عن ذكر ربي حتى توارد بالحجاب. واتە سولەیمان عليه السلام ئەڵێن نوێژی عەسری فۆتاوە لە کاتێکا سەیری ئەسپەکانی کردووە ردوها عليه هەمویانی جێڕاوەتەوە جارێکی تر و کردوونی بەخێر. زەکەریا فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب. عیسا عليه السلام کە لەدایکە بێ هەل لەگەڵ لەدایک بوونیە فەرمێ چی؟ قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا. لديني مسيحيته لديني نصارايا. عیسا فەرمێ خوای گەورە ئەمری پێکردوم منداڵێکە لەسەر بێشکە و قسەکە. فەرمێ خوای گەورە ئەمری پێکردوم بە نوێژ. یاخود خوای گەورە کە موسا ئەبینێ لە کاتێکا فەرمیە موسا إنني أنا الله. ئەی موسا من خوای تۆم. ئەی موسا من اللهم. إنني أنا الله لا إله إلا أنا. هیچ خوایەکی تر نییە غەیری من نەبێ بەحەق. فاعبدني وأقم الصلاة لذكري. عیبادەتم کە و نوێژکە بۆ یادی من. إن الساعة لآتية أكاد أخفيها لتجزى كل نفس بما تسعى. بەڵێ بۆی خوای گەورە ئەمر بە موسا و بە هارونەکە فەرمێ واجعلوا بيوتكم قبلة وأقيموا الصلاة. ماڵەکانتان کەن بە مزگەوت و نوێژ بکەن. واتە ماڵەکانیش بکەن. بەڵێ لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوبەکر لە ناو مەکەیایە شوێنێکی لە ماڵەکەی جا کردبووە کردووی بە مزگەوت. نوێژی تیا کرد و قورئانی تیا خوێن. خەڵکە چوون لە دەوری کۆوا بوونەوە. ئەڵڵا عەینەن ماڵەکانی ئێمە. یعنی ئەبێ لە هەموو ماڵێکا مزگەوت هەبێ. بەڵێ یعنی مامۆستا مزگەوتەکە مهمترە لە ماڵەکە. بەڵێ ئەی بۆ خۆمان ڕێین هەتا ماڵ وەستا بێ مزگەوت حرامە؟ بەوەی حاڵی نەبووین لە دەوری مزگەوت. بۆیە بینی منداڵەکانمان بۆ ئاقارەیە ئاڕۆن کاڕۆن. لەبەرەوەی کە ماڵەکانمان دەوری پەرستش و عیبادەتی تیا نییە. سوبحان الله زۆرم پێسەیرە. چون بۆ هیندستان بەورانەمان لێ قوتابی بوون لە بەنگەلۆر. خانوویکیان گرتە بوو ژوورێکیان هەبوو داخرا بوو. وتم ئەو ژوورە بۆ ناکەنەوە. وتیەوە کاکتۆر ئەوی خاوەن ماڵەکەیە کابرایەکی هندۆسە بتەکان و خواکانی لە ژووراداناوە. ئەڵێ بەس ئەو ژوورەتان نایەنێ. ئەوە ژووری عیبادەت و پەرستشی خۆمە. تم خۆزگایە ئێمەش ئەو نەمان لە بارە هەبوایە. لە ماڵەکانی خۆمان نامسەلامان دروست بکردایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەمری پێ کردووە. بۆیە
ئەمری پێکردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە ماڵەکانە مزگەوت هەبێ، شوێنی عیبادەت هەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ، عایشە بۆمانە ژێڕێتەوە، فەرمێ ئەمەر رسول الله صلى الله عليه وسلم ببناء المساجد في الدور وأن تنظف وتطيب. الله أكبر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێکردوین لە ناو مزگەوتەکانە ماڵ بۆ مەلا دروستکەین، نا عەفوەن، لە ناو ماڵەکانە مزگەوت دروستکەین. لە هەر ماڵێکا شوێنێکی مزگەوتی تیا بێ، خاوێن بکرێتەوە بۆنی خۆش بکرێ. یعنی ماوەسە وەڵاهی ماڵەکانی ئێمە بەخوا هەر 200 مەترێکە بێ بەشێوش بەخوا چی تا کردەوە باوکی من وەڵاهیوە ژووری میوانی تایە خوانەی بڕێ و جەژن خەڵک ڕووی تێگا بۆ میوانداری و مناڵەکان هەیەکۆ ژوورێکم بۆ کردوونەتەوە و لە قاتی سەرەوە و خۆ مەتبەخمانەوێت و بەخوا مساعید مەتبەخمانێ و هۆڵێک شوێنێکی دانیشتمانەوێت و ئیتر ماشەڵڵا حەمام ئاودەسەکەشی بەقەدەر هۆدە و هەیوانێکە و ئینا لیللا. شوێنێک بۆ مزگەوت، شوێنێ بۆ عیبادەت، شوێنێ بۆ پەرستشن نییە. عەتبانی کوڕی مالیک کابرایەکی کوێرە نابینایە، ئەڵێی پێغەمبەری خوا بارانە بێت و لافاو هەڵەکات و تاریکی شەو میش ناتوانم بێم بۆ نوێش، لە ماڵەکەمان لە شوێنێکان نوێش بکە بۆی کە بیکەم بە موسڵا و بە مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حەزەکەی لە کوێ نوێش بکەم؟ فەرمێ حەزەکەم ئەلێوانەیە نوێش بکەی. شوێنەکەش بۆ پێغەمبەری خوا دیاریەکە، هەندەسەکەی خۆیەتی، مهندسەکەی خۆیەتی. پێغەمبەری خوا نوێژی تیاکا و ئیکا بە موسڵا دوای پێغەمبەری خوا، چونکە حەزەکە شوێن پێکانی شوێن سوزدەکانی لە شوێن پێ و سوزدەی پێغەمبەری خوایە بێ صلی الله علیه وسلم. ئەمە بۆ بە خەمی ئێمە تا ئێستاکەنە، مهندسەکانمان هەتا ئێستاکەنە حسابی ئەمەیان کردووە. حەقە لەمە دووە ئەگەر ماڵمان دروست کرد شوێنێکمان هەبێ پێی بوتێ شوێنی نوێژ، هیچ شوێن ناگرێت دڵنیاتانەکەم. نەکەر ئەوە ئێستا خەڵکێک کە بەرماڵی هەیە لە ماڵەوە ڕاهێخە لە با بە بەرماڵەکە لا بە بیدعەیە لەسەر نوێژەکەن ئەرزەکە نوێژەکەم وانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی هەبووە لە شێوەی حەسیری ئەمڕۆیە پێوترا خومرە، کە بەرماڵی ئەمڕۆیە لە کاتێکا چۆ بۆ سوزدە ئەژنۆ و دەست و ناوچەوانی گرتو و لەسەری سوزدەی بردووە. لە هەندێک لە ماڵەکانە هەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و نوێژی لەسەر کردووە، بۆی کە فێرمان کافیانن لەبەرەوە ئەو سونەتەی کە هەیە هەتا ئێستاکەنەش کورد لە ماڵی خۆیان ئەڵێ ئەوی بەرماڵی نەبێ دەرماڵی نییە. یعنی ئەی بەرماڵی نەبێت پیاویش نییە لە ماڵەوە، دەرماڵیشی نییە. وەیە سەرورە لە ناو ماڵەکانان چیمان هەبێ، هەم شوێنی موسەڵامان هەبێ و هەم بەرماڵمان هەبێ کە نوێژەکانی لەسەر بکەین. لەبەر چی؟ لەبەر گەورەی ئیشەکە بەڵێ خۆشەویستەکانم. یەکێک لە ڕوکنە گەورەکانی ئیسلام کە دێیتە ناو دینەوە چییە؟ نوێژە. کاتە کە شایەتمانی هێنا یەکەم شتکەیەکی خۆتە شوی دوورکات نوێژەکەی. یەکێ لە پایە گەورەکانی ئیسلام کە ناکری ئیهمالی تیا بکرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا لەسەر مەرگای فەرموو ئەسەلا وما مەلەکەت ئەیمانوکم، کورە نوێژەکانتان تا ئەو حەددە داکۆکی لەسەر نوێژە کرد. دیقەتی عومەری کوڕی خەتابن خوای لە ڕازی بێ لە کاتێکا لە نوێژی بەیانیە شەهید دەکرێ یاخود برینا دەکرێ بێهۆشەکەوێ ئەفەرمێ خواردنەکان شیرمانەیە ناپسکیەوە لە ڕێخۆڵەکانی ئەو هاتە دەرەوە. یعنی بێ ئەو خەنجەرە ژەهراویە چی بڕی بێ، چەند قەفی لە ڕێخۆڵە و لە مەعیدە و لە بۆرەکانی خوێنی بڕی بێ، بۆیە بێهۆشە بێ. ژا عومەر هی ئەوە نییە بە خەنجەر یا بە چەند خەنجەرێک بکەوێ کە هۆشەکاتەوە. فەرمێ چی؟ وەسم چۆنە؟ کە هۆشەکاتەوە ئەڵێ زوو دکتۆرم بۆ بانکن. کە هۆشەکاتەوە فەرمێ ئەرێ ئەژیم. بۆی عومەری کوڕی خەتاب لە جاتی هەموو ئەم قسانە کە پێ ئەکرێت و لێ ئەدرێ
أفرمي أصلى المسلمون الفجر يعني حتى أقايل يبوك أمل نجي بياني أبوه بيكراو سبحان الله تخبل مص أي هبي همو خلق بروشي تويتي توش بروشي نشت بلى أفرمي لا إسلام لمن ترك الصلاة دینداری بۆ کەسێک نییە ئیسلامەتی بۆ کەسێک نییە کە نوێژ نەکا لەبەر چی لەبەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سددوا وقاربوا واعلموا أن خير أعمالكم الصلاة بزان باشترین کردەوەتان نوێژەکانتانە ولا يحافظ على الوضوء إلا مؤمن کەس پارێزگاری لە دەستنوێژ ناکا و بەردەوام دەستنوێژی نییە ئیلا ئینسانی موسڵمان نەبێ بۆیە بینی خۆشەویستەکانم بە شانازیەوە نوێژ لە دینی ئێمەیە بە هەموو وردەکاریەکەوە دابەزیوە صلوا كما رأيتموني أصلي هیچ دینێک نییە بە تەحەداوە وەکو ئێمە نوێژی بە وردەکاریەکان دیاری کردبێ بزانی چی ئەەکەی چی ئەڵەیت سونەتەکان چییە جوڵەکانی چییە چەند ڕکاتە لەکەیا ئەکرێ هیچ دینێک نییە ئەم وردەکاری تیا بێ غیری ئیسلام نەبێ کە مباشرەتەن لە پێغەمبەرەکەیەوە فێر بووە بە کابرایەکی مەسیحی بڵێن زەحمە نەبێ ئەم نوێژەی ئێوە لە کتێبەکانتانە هەیە ئەڵێ نە عیسا عەلەیهی سەلام ئاوە نوێژی کردووە ئەڵێ نازانی بە جوولەکە بڵێ بە هەموو ئەدیانەکان بڵێ بزانە ئەزان پێغەمبەرەکانیان چۆن نوێژیان کردووە یاخود چۆن نوێژیان بۆ دابەزیوە نەخێر لەبەرەوە ئەوە گەورەترین شەرەف و دیاریەکە ئێمە بتوانین شانازی پێوە بکەین لە گەورەی نوێژە وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله صلاته لە قیامەتە زیینەوە بیتەوە دەمە وشکە بەڕوت و قوتی لە ساحەی مەحشەرە ئەوەستێنرەی چەند هەزار ساڵ یەکەم پرسیار و یەکەم محاسبەکە دەست پێکا لەگەڵتا حەزەکەی چی بێ وەڵام حەزەکەم لە حەجە حەجەکەم باش کرد بخوا زەکاتیشم ما الحەمدوللا بەخشندە بووم پارەی یەکەم شتێک نە ڕەمەزان کە ڕەمەزان ئینشاڵڵا یەکەم مەلەف ڕەمەزان بە ئینشاڵڵا نەجاتم بووە نە یەکەم مەلەفەی خەنە بەردەست مەلەفی نوێژە فإن صلحت فقد أفلح وأنجح ئەگەر نوێژەکە باش بوو ئەوە سەرکەوتوو بیت وإن فسدت يعني وإن فسدت فقد خاب وخسر ئەگەر نوێژیش خراپ بوو پرسیاری یەکەم جوابەکەی خراپ بوو ماڵوێرانی و قوربەسەری ئەگەتەن لێتی دوای هەموو ئەعمال و ئیشەکانی تر بە نوێژە پێورێ وەرە پێم سێرە خەڵکێک لە وەڵام ماوەسا بە ڕۆژم بەس نوێژ ناکەم بەس نازانێ ستاندەری دین و ئیسلامەتی نوێژەکەیە یەکەم شتیش کە عەبد لەسەری محاسەبە ئەکرێ لە ڕۆژی قیامەتە چییە؟ نوێژەکەیەتی چەند بە جوانی و بەڕێک و پێکی لە بەردەمی خوای گەورەیە وەستا بێ لە قیامەتیشە کە قیامە کاو لە بەردەمی خوای گەورەیە ئاوەستێ هەر بەو شێوەیە ئاوەستێ قیامی ئێرەت بە کەڵکی قیامی ئەولادێ بۆیە نوێژ گەورەترین و گرنگترین ڕوکنە لە ئیسلامە بۆ هیچ دینێکیش ئەگەر لی بێ بەشیش بوو بێ و لە بیریان چوو بێتەوە فوتا بێ نیش نوێژێکیان بۆ خۆیان داهێناوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.